ئاکان بەینی باش سڵاوتان لێ بێت دیارەوەی کە هەیە هەر بۆ ڕاستکردنەوە سێمین فستیڤالە لە کفری بەڕێوە دەچێت ئەوەی کە ئامادەکاری کراوە بە سەرپەرشتی قایمقامەتی قەزای کفری و بە سپۆنسەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بۆ جاری سێمە فستیڤالێکی بازار لە قەزای کفری بەڕێوە دەچێت لە پارکی قەزاکە دیارە لە 2 ساڵی ڕابردووە توانرا سەرکەوتنێکی باش لە فستیڤالەکەدا بە سەرکەوتوی بەڕێوە بچێت من بۆ قسەکردن لەسەر فستیڤالەکە میوانێکم لایە ئەندامی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ماوەسا دڵشاد بێت تێرە سپاس دەکەین بەیانی باش بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزی کورساتی ئەزیز باش ماوەسا ئەگەر باسێکی فستیڤالەکەمان بۆ بکەیت کەی دەست پێ کات و پشتیوانی و سپۆنسەرێکی ئێوە لە چی ئاستێکدایە بۆ فستیڤالەکە بەڵێ سێمین فستیڤاڵی بازار لە شاری کفری لەژێر چاودێری قایمقامەتی قەزای کفری و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کفری ئەنجام دەدرێت بە سپۆنسەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی فستیڤالەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و لە 25 و 26 و 27 مانگی دوازە کە هەفتەی داهاتوو دەکات لە کاتژمێر 10 بۆ 5 ئێوارە لە پارکی گەورەی شاری کفری بەردەوام دەبێت. ساڵانی ڕابردوو بە چی شێوەیەکەوە پشتیوانیتان کردووە ئەم ساڵ لە چی ئاستێکی پشتیوانەکەتاندایە بۆ چێ پشتیوانەکانی ئێوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمان لە فستیڤالەکەدا بەڵێ ئەم فستیڤال بازارەیە کە ئەم ساڵ سێمین فستیڤالە لە فستیڤاڵی یەکەمدا ئێمە سەپۆرتی 50 کەپرمان کردووە بۆ خاوەنکاری بچووک و بزنسی مامناون ئەو خەڵکەی کە توانای تێچووی دابینکردنی پارەی کەپرەکانیانی ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری تێچووی کەپرەکانمان لە ئەستۆ گرتووە بۆ ئەوەی کار ئاسانیەک بێت بۆ فرۆشیار و خاوەنکارەکان بەڵام لەسەر داواکاری فرۆشیاران و خەڵک ڕێژەکەیمان لە فستیڤاڵی دووەم و بۆ سێمیش بەرز کردوەوە بۆ دوو هێندە کە 100 کەپرە سپۆنسەریەکەین و دابین کراوە بەو خەڵکەی کە توانای تێچووی کەپرەکانیان نییە. کفری بە چاوکی مقامات ناسراوە لە ڕووی هوەریەوە زۆر بابەتی هوەری لە کفریا هەیە لە ڕووی چالاکی هوەریەوە لە فستیڤالەکەتا بۆ زیاتر جوانترکردنی چی ئەکرێت وە بەتایبەتی هەماهەنگیتان لەگەڵ پەیمانگای هوەرە جوانەکانی کفریشە بەڵێ جگە لایەنە داراییەکە و بازرگانیەکەی فستیڤالەکە چەند چالاکیەکی تری تێدا ئەنجامەدرێت بۆ نمونە لە دەستپێکی فستیڤالەکەدا بە بەرهەمی هوەری و میوزیک و گۆرانی دەست پێ دەکات و پاشان فستیڤالەکە دەکرێتەوە هەروەها گرنگی بە چەند چالاکیەکی تر دراوە لە میانی فستیڤالەکەدا ئەویش چالاکی زانستی پزیشکی تێدا ئەنجامەدرێت بە بەشداری بەشی تاقیگەی پەیمانگای تەکنیکی کفری کە بە پاڵپشتی سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان ئەنجام دەرێت کە ئەویش بە تێستی نەخۆشیەکان و هەروەها ڕێنماییە بۆ میێوانانی فستیڤال بە شێوەیەکی خۆڕایی و هەروەها چالاکی نەتەوەی ئەم شارە چەند نەتەوەیەکی تێداژێ بۆ نمونە جلوبەرگی تورکمانی و هەروەها خواردن و هەروەها کەلتور و هوەرەکانیان لە فستیڤالەکەدان مای شەکرێت. چی ئەکرێت بۆ ئەوەی سرنجی گەشتیا لە خوار و ناوڕاستی عێراقیش ڕابکێشن لەگەڵ گروپەکانی گەشتیاریدا و تەنانەت ئەگەر بکرێت لە دەروی وڵاتی زۆرجار ڕۆژ هەڵات نزیکە و بەشداریان هەیە بەڵێ پێشوەخت لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای کفری کۆبوونەوە کراوە دەربارەی ئەوەی کە ئەو میێوانانەی سەردانی کفری ئەکەن بە چ شێوەیەک بتوانێت لەبەرەوەی شاری کفری شارێکی شوێنەواری گەشتیاریە چۆن کە کفری دەوڵەمەندە بە شوێنی شوێنەواری چەندین بینا و جێگای کەلتوری شوێنەواریمانەیە و هەروەها کفری هەڵکەوتەی بەنداوی تێدایە کە شوێنێکی گەشتیاریە ئێمە بتوانین ئەو میێوانانەی کە سەردانی فستیڤالەکەکەن لە میانی بازارکردنەکەدا لەگەڵ چەند کۆمپانیایەک لەسەر خەتن کە گەشتیار و میێوانان لە دەرەوەی شارەکانی هەرێم کە شارەکانی عێراق و خواروی عێراق و هەروەها شارەکانی کورسان بتوانن لە میانی بازارکردنەکەدا سەردانی شوێنە گەشتیاریەکان وەروە شوێنەوارەکانی کفری بکرێت ئەمیش بۆ خۆیە بێتە هۆی بژانەوەی کەرتی شوێنەواری و گەشتیاری لە شارەکە. دەست خۆش بێ مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێستان و بەڵێ ئاکامسانە ئەوەی کە هەیە چاوەڕێ دەکرد لە 25 مانگ فستیڤالەکە بەڕێوە بچێت بە سپۆنسەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە پشتیوانی دارایی کات و بە چاودێری قایمقامەتی قەزای کفری و هەروەها سەرپەرشتی
گەشت و گوزاری کەفری لە ئەوەی کە زیاتر زۆر بایخ و گرنگی هەیە کەفری جگە لە ئەوەی کە فستیڤالەکە بۆ بازاڕیکردنی و ساختکردنەوەی کرێستە و بە تایبەتی ئەو کەسانی لە ماڵەوە کاری دەستیەکان کاری بچووکیان هەیە بە ئۆنلاین فرۆشن لێرە نمایشی کرێستەکانیان و بەرهەمەکانیانەکەنەوەی خەنە بازارەوە گەشتیار لە دەرەوەی شارەکەەوە لە پارێزگاکانی ناوەڕاست خۆرئاراق بێت بۆ ئێرە بۆ ئەوەی بتوانرێت هەم سرنجی گەشتیار بۆ داهاتوو زیاتر بێت بە تایبەتی کەفریش بە شارێکی شوێنواری مێژووی ناوزەندە دەکرێت و وا دەکات جوڵەیەکی بازرگانی ئابووری باشیش بۆ ئەو خەڵکی کە بەشداری فستیڤالەکەکەن بە داهاتیان دەستکەوێت.